دوجار ئەمریکا و تاڵیبانەکانی ئەفغانستان ڕێکەوتنامەی ئاشتیانەی نێوانیان مۆر کرد کە بەپێی ڕای زۆرێک لە چاودێر یەکێکە لە هەرە مشت و مڕچرین ڕێکەوتنەکانی ئەمریکا مۆری کردوون. لەو ڕوانگەیەوەی پێشتر ئەمریکا بە هیچ شێوەیەک و لە هیچ هەلومەرجێکیشدا دانوستان و توێژی لەگەڵ تێرۆریستاندا نەدەکرد، بەڵام لە ئێستادا ڕێکەوتن لەگەڵ تاڵیبانەکاندا مۆر دەکات. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. گەورەکار بەدەستانی ئەمریکا ستایشی ئەو ڕێکەوتنی ئاشتیە دەکەن لەگەڵ تاڵیبانەکانی ئەفغانستاندا و بە هەنگاوێکی سەرەکیش ناودێری دەکەن بۆ ئاشتی لەو وڵاتەدا، وەک جەختی لێ دەکەنەوە ئەو ئاشتیە دەرفەتێکی بێپێشینەیە. بۆ گەلی ئەفغانستان ئەمە ساتەوەختێکی مێژوویە بۆتان لە ساڵی 1970 شەڕ وڵاتەکەتانی وێران کردووە. با توندوتیژەکان بەس بن، با ئاژاوەکان بەس بن و گوێ لە دەنگی هەمووان بگرن. گەنج و پیر و مناڵ و ژن و پیاوی، هەموو ناوچەکان و هەموو نەژادەکان و هەموو ئاینەکانیش بێگومان لایەنیش دروست دەبن بۆ تێکدانی هەموو کارە باشەکانمان. بە داوایەکیش لە هەموو لایەنەکان کۆتایی بە قسەکانم دەهێنم ڕێی ژیرانە بگرنە بەر بۆ بەدەستهێنانی ئاشتی. ئەو ئاشتیەی لە کتێبە پیرۆزەکاندا باس کراوە. بەلای کاربەدەستانی ئەمریکاوە هەلومەرجێکی نوێ لە ئەفغانستاندا هاتۆتە ئاراوە کە پێویستی بەوە بووە سوودی لێوەربگیرێ نەک فەرامۆش بکرێ، پێویستی بەوە بووە شەڕەکان ڕابگیرێن. ئێمە واقعیین سوودمان لە باشترین دەرفەت بینیوە بۆ ئاشتی لەم سەروەختەدا کە بەکار و ماندووبوونی سەربازەکانمان و دیبلۆماتەکانمان و کاردارەکانمان و دەستگاکانی کۆمەک و دۆستانمان و هەروەها ئەفغانستانیەکانیش هاتوۆتە دی. جا ئەگەر بتوانین یارمەتی ئەفغانستان بدەین بۆ ئاشتی، ئەوە نابێت بۆ هەتایە شەڕ بکەین. لەو بڕوایە داین گەلی ئەفغانستان ئامادەیە بۆ دەستپێکردنی بەرەو پێشچوونی ڕێبازی خۆی. بەشێکی ئەم ڕێکەوتنە ڕەخساندنی زەمینەیە بۆ دانوستانی نێوان تاڵیبانەکان و حکوومەتی ئەفغانستان، وەک کاربەدەستانی ئەمریکایی ئاماژەی پێدەکەن لە پێناو ئاشتی و سەقامگیری لەو وڵاتەدا نابێت تاڵیبانەکان ئەو دەرفەتە لە دەست خۆیان بدەن. ئەگەر تاڵیبانەکان شکستیان هێنا لە بەجێگەیاندنی وابەستەکانیاندا، ئەوە دەرفەتی دانیشتن و کۆبوونەوە لەگەڵ ئەفغانستاندا لە دەست دەدەن و ئایندەی وڵاتەکەش دەخەنە گۆمانەوە. ئەگەر ئەو هەرگێ هات ئەوە ئەمریکاش بی هیچ دوودڵی یەک ڕێکەوتنەکە هەڵدەوەشێنێتەوە. بەشێکی تری ڕێکەوتنەکە باسکردنە لە کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا، بەڵام ئەو کشانەوەیە مەرج نییە بڕیاری کۆتایی بێ، بەڵکو وەک سەرۆکی ئەمریکا باسی دەکا هەر شتێکی نەخوازراو لەو وڵاتەدا ڕوو بدات، ئەوە هێزە سەربازیەکانی ئەمریکا دەگەنەوە جێ. ئەگەر شتی خراپ ڕوویاندا ئەوە دەگەڕینەوە ئەفغانستان، با خەڵک بزانن دەگەڕینەوە و زۆر بە خێراییش بە هێزێکی ئاوەها دەگەڕینەوە کە پێشتر هیچ کەسێک نەیدیبێت. من بۆ خۆم پێم وانە ئەوە پێویست بێت و هیواداریشم پێویست نەبێت. ئەم ڕێکەوتنی ئاشتیە پاش نزیکەی 20 ساڵ شەڕی نێوان ئەمریکا و تاڵیبانەکان مۆرکراوە و واشنگتن هیوادارە ببێتە سەرەتایەک بۆ کۆتایی پێهێنان بە درێژترین شەڕی وڵاتەکەی. ڕێکەوتنەکە لە دۆحەی قەتەر مۆرکراوە و هەش بڕیارە تا 14 مانگی تر تەواوی هێزە بیانیەکان لە ئەفغانستان بکشێنەوە. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنمەیە میوانداری ئەنتۆنی شەیفەر دەکا. ئەنتۆنی کۆڵۆنێڵی خانەنشینە و ئێستاش سەرۆکی نێوەندی لەندەنە بۆ لێکۆڵینەوەی سیاسی. ئەنتۆنی شەیفەر خاوەنی دەیان توێژینەوەی گرنگ و وردە لەسەر بابەتە پەیوەنددارەکان بە تێرۆریزمەوە. ئەنتۆنی سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم لە جەنابەتەوەیە، ئەم ڕێکەوتنە دەستکەوتێکی درێژخایەنیە بێ بۆ ئەمریکا؟ بەڵێ پێویستە هەی بێت. ئێمە لە ساڵی 2001ەوە لە وڵاتەدا لە شەڕداین، ینی 19 بۆ 20 ساڵە. ئەمەش ماوەیەکی زۆرە بۆ شەڕ. وەک پۆمپەیۆش باسی کرد، ئەفغانستان جێک بووە بۆ شەڕ و شۆڕ، تەنانەت بەر لەوەی ئەمریکاش بچێتە ئەوێ. جا دووشت هەن لێرەدا دەمەوێت باسییان بکەم لە پەیوەندی بەم دۆسیەوە. یەکەمیان دانێنی کڵێشەیەک بۆ ئاشتەوایی لە ئەفغانستاندا و گێرانەوەی تالیبانەکانە بۆ پرۆسەی سیاسی. بۆ خۆم یەکێکم لەوانە دەیان ساڵە قسەم لەسەر ئەوەیە ئەگەر لایەنێک لە پرۆسەی سیاسی دوور بخرێتەوە ئەوە ئەو لایەنە هێرش دەکاتە سەر ئەو پرۆسەیە و لێرەشدا تالیبانەکان دەکەمە نمونە. خاڵی دووەمیش پاکستانە. ئیسلاماباد بە تەواوەتی لەگەڵ ئەم ڕێکەوتنەدایە و هاوبەشیشە تێیدا
ئەوەی بەگشتی لە 19 ساڵی ڕابردوودا دەمانبینی ئەوە بوو تالیبان دەیتوانی خۆی پڕچەک بکاتەوە و خۆی ڕێک بخاتەوە بەهۆی ئەو شوێنی داڵدەدانی لە پاکستاندا هەی بووە. دوورخستنەوەی تالیبانەکان وەهای کرد دەرگای پاکستانیان هەبێت لێوەی بێن و بڕۆن. ئەمەم بە درێژی لە کتێبەکەمدا باس کردووە. بەپێی ئەو توێژە ڕاستەوخۆیانەی لەگەڵ گەورە کاربەدەستانی پاکستاندا هەم بووە لێرە لە واشنگتن. پێم وایە ئەوانیش وە بەرهێنانی خۆیان لەم پرۆسەیەدا کردووە تا سەرکەوتوو بێت. بەڵام یەکێک لە سەرنجەکانەوەیە سیاسەتی ئەمریکا هەمیشە لەسەر ئەو پرەنسیپە بووە کە بە هیچ شێوەیەک وتوێژ لەگەڵ ڕێکخراوە تێرۆریستیەکانایە لەگەڵ کەسانی تێرۆریست ناکە. ئەمەی کە کرا پێچەوانەیە و پرەنسیپەیە یان نا. پێم وایە لە سەرتاوە هەندێک هەڵە هەبوون لەسەر بابەتی دانوستاندن لەگەڵ تێرۆریستاندا. تۆڕی حەقانی، حکمەتیار، چەندان لایەنی تریش ئەمانە بەگشتی بەشێک بوون لە تالیبان. تالیبانەکان ڕێکخراوێکی یەکلایەنە نییە و نەبووە. بەڵێ ڕابەریان هەبووە بەڵام خەڵکی تریش دەستی هەبووە تێیدا. تالیبان وەک لایەنی تر نەبووە لەوانە لەشکری ئەفغانستان. کێشەکە لەوەدایە ئێمە بە تەواوەتی تێگەیشتنمان نەبووە بۆ کللتوری ئەو شوێنانەی لێی بووین. خاڵێکی تریش هەیە. چەند ساڵێک لەمەوبەر لەگەڵ پاکستانەکاندا بەشداریم هەبوو لەو دانوستانانەی بۆ گێڕانەوەی ئەو هاوڵاتیی گانە کە لە ئەفغانستان کەوت بووە دەست تالیبان. لەبەرەوە دەڵێم بەڵێ دانوستانمان هەبووە لەگەڵ تێرۆریستاندا لەسەر دۆسێ سەرەکیەکان کە پەیوەندیان بە بەرژەوەندی ئەمریکاوە هەیە. جا ئالەم کاتەدا خۆم و زۆر کەسی تریش بڕوامان بەوەیەکە هیوایەک بە چارەسەرکردنی لەشکریانە نییە و لێرەشدا باشترین بژارە بە بڕوای من کارکردنە لەگەڵ هێزە میلیشیایەکانی ئەفغانستان و ئەفغانستان و بە هەمان شێوە لەگەڵ تالیبانەکاندا. یەکێک لە ڕوانینە هەڵەکانی ئێمە وەک ئەمریکا ئەوە بوو کە دەمانگوت گەلی ئەفغانستان پێویستی بە حکومەتێکی نێوەندیە. ئەمە هەڵە بوو چونکە گەلی ئەفغانستان زۆر دەمێکە ئەزمموی فەرمانڕەوایەتی خودی خۆی هەیە و مێژۆکەی دەگەرێتەوە بۆ سەدان ساڵ. شێوازی پەیوەندیەکانی لەگەڵ سیستمی پادشایەتیدا باشترین نمونەیە. جا پێم وایە ئێمە باش لەوە تێنەگەشت بووین بەر لەوەی دەست بکەین بە بەرەنگاربوونەوەی یاخیبوون و هەوڵەکانیش بۆ مۆدرناکردنی ئەفغانستان. یەکی لە پرسیارەکانی ترم ئەوەیە من وەکو بڵێ سیاسەتی بانێکە و دوو هەوا دەبینم. تالیبان بە درێژایی 19 ساڵی ڕابردوو زیانێکی زۆری لە ئەمریکا داوە لە ڕووی زیانی گیانی زیانی ئابووری بە هەمان شێوە. ڕێکخراوی ترمان هەیە هێشتا لە لیستی تێرۆریستەکاندا لە ئەمریکا وەکو پارتی کرێکارانی کوردستان بۆ نمونە لە کاتێکا هیچ زیانێکی بۆ ئەمریکا نەبووە. بەڵام بە تێرۆریستیش ناودێری دەکرێت و پێش ناچێت هیچ ئاماژەیە لە ئارادا نییە کە بگوترێ ڕۆژە لە ڕۆژان بەم زوانە ئەمریکا ئەو ڕێکخراوە لە لیستی تێرۆریست دەردەێنێ. ئەمە بەڕای جەنابەت بانێکە و دوو هەوان نییە. هاوڕاتم با سەرنجەکانم دابش بکەم چونکە دەمەوێت وەک هاوڵاتی تۆنی شەیفەر قسە بکەم بەرامبەر تۆنی شەیفەر سەرۆکی نێوەندی لەندەن. تۆنی شەیفەر هەمیشە لەگەڵ یەکگرتووی هەموو کوردایە بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانیەوە و ئەمەش لە باشترین بەرژەوەندی ئێمەدایە وەگوڵات. وەک پسپۆرێکی ئاسایشی نیشتیمانیش کاتێک سەبارەت بە بانێکە و دوو هەوا دەدوێم دەڵێم ئەم بانێکە و دوو هەوایە پەیوەندی هەیە بە تورکیاوە و ناتۆوە. بۆ خۆمێکێکم لەوانەی لە 10 ساڵی ڕابردوودا ڕەخنەی زۆر و ناڕزایی قورسم هەیە بەرامبەر تورکیا بەهۆی ئەو دوو دڵیەی هەی بووە لە پشتیوانیکردنی هەڵوێستی یەکگرتوانەی ناتۆ. لەوانە دۆسەی سووریا باشتێکی ترش بڵێم بەبێ هیچ گومانێک ئەگەر کورد نەبوایە ئەوە بەرەو پێشچوونمان نەدەبینی لە عێراق و لە سووریاشدا. بەبێ هیچ گومانێک ئەگەر هاوپەیمانە کوردەکانمان نەبوونایە ئەو سەرکەوتنە بەرچاومان لە عێراق و سووریادا نەدەبینی بەسەر داعشدا. هەمیشە قسەم لەسەر ئەوە بووە کە پێویست بوو کورد هەر کاتێک کۆنتترۆلی ناوچەیەکی دەکرد بیان کردایەتە بەشێک لە خاکی خۆیان. جا لەسەر ئاستی نێونەتەوەیی گەلێک دۆسێ هەن کە پێویست دەکات ئەمریکا سەر و سەودای لەگەڵدا بکە. یەکێک لەوانە تورکیایە. من نامەوێت داکۆکی لە سیاسەتی ئەمریکا بکەم بەڵکو دەمەوێت بە سادەیی بڵێم. سەنگیەکە لەسەر ئەوەیە هەوڵی ئەوە بدەین کە دەتوانین بیکەین لە دۆسەی پێکێنانی هاوبەشی لەگەڵ دەوڵەتی تورکیادا کە بەرپرسیارەتێکی زۆری ڕووداوەکانی ناوچە سنوورەکانی لە ئەستۆیە و هەروەها پارتی کرێکارانی کوردستانیش وەک دەگوترێت لە سنوورەکانەوە هێرش دەکات. بەڕاستی نازانم ئایا چارەسەرێکی یەکلاکەرەوە دەکرێت یاننا. بەڵام بەڕاستیش لەو نیگەرانیە تێدەگەم و ئەوەش دەزانم لە سیاسەتدا خاڵێکی ڕەشیش هەیە.
ئەنتۆنی دەگەڕێمەوە بۆلات بۆ باسکردنی بڕێک لە بەرەنجامەکانی ئەم ڕێککەوتنە تا کاتی ئامادەکردنی ئەم بەرنمەیە هێشتا ڕوون نییە ئایا بەرەنجامی کۆتایی ئەم ڕێککەوتنە چۆن دەبێ. هەروەها کاربەدەستانی ئەمریکایی باز لەوە دەکەن هێزە بیانیەکان تا تەوابوونی کشانەوەکەیان پارێزراون لە هەر هێرشێک. هەتا ئێستا بەرەنجامەکان جۆرەوجۆرن تاڵیبانەکان وابەستن بە بەشی خۆیانەوە کە هێرش نەکرێتە سەر هێزەکانی ئەمریکا و هەروەها هاوپەیمانانیش، بەڵام نەک لە ڕوانگەی هەڵدان بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکانەوە. یەکێکیش لەو پرسیارانەی ئێستا دەکرێنەوەیە ئایا ئەم ڕێککەوتنە لە بەرژەوەندی ئەمریکایە یان تاڵیبان. کاربەدەستانی ئەمریکا لە وەڵامی ئەم پرسیارەدا ئاماژە بەوە دەکەن کە هەبوونی دڵنیایی بەشێکی سەرەکی سەرکەوتنی ئەم ڕێککەوتنەیە. دەزانم قسە و باز لەسەر ڕاگەاندنی سەرکەوتن دێنە ئاراوە، بەڵام لە ڕاستیدا سەرکەوتن بۆ گەلی ئەفغانی تەنها لەو کاتەدا دەگوترێت سەرکەوتنەکە بتوانێت بە ئاشتیانە و لە گەشەکردندا بژی. سەرکەوتنیش بۆ ئەمریکا تەنها لەو کاتەدا دەبێتە سەرکەوتن بۆ گەلی ئەمریکا کە چیدی ترسیان نەمێنێت لەوەی ئەفغانستان سەرچاوی مەترسی تیرۆریستیە بۆیان. ئێمە هەموو شتێک دەکەین بۆ پاراستنی گەلی خۆمان. تاڵیبان هەرچەندە گلەو گازەندەی خۆیان هەیە، بەڵام پێدەچێت بە پەرۆشیەوە بڕوانە ئایندەی ئەم ڕێککەوتنە و نکۆڵیش ناکەن لەوەی پەیوەندیشی هەیە بە ئایندەی وڵاتەکەیانەوە. تالیبان دڵنیایی دەدات بەگەلی ئەفغانستان کە ئەفغانستانی داهاتوو سەقامگیر دەبێت و دەبێتە وڵاتێک بۆ هەموو هاوڵاتیان، بۆ ژن و پیا و کەمایەتی و زۆرینەکانیش، بۆ هەر هەمویان. پێکەوە کار دەکەین بۆ ئەفغانستانێکی سەقامگیر و ئاشتیانە و بۆ بەرەو پێشبردننی وڵات. ئەوەی من دەیزانم تالیبانەکان درێژە پێدانی شەڕیان بەلاوە باش نییە. لە ئەفغانستان شەڕ بەسەر تالیباندا سەپێنرا بوو، بەڵام هەرچوونێک بێت ئەم قۆناغی ئێستا زۆر گرنگە. شیکەرەوە لەو بڕوایەدان پێویست بوو وردەکاریەکانی وابەستەیی و پەیمانەکانی تالیبان داونی دەستنیشان بکرانایە. وەک دەڵێن ئەوەی تالیبانەکان باسی دەکەن لە چوارچێوەیەکی زۆر گشتیدایە. بەپێی ڕێکەوتنەکە داوا لە تالیبان کراوە پەیمان بدات و وابەستە بێت بەوەی ڕێگە نەدات خاکی ئەفغانستان لەلایەن ڕێکخراوە تیرۆریستیەکانەوە بەکاربهێنرێت. تالیبانەکان خۆشیان دەڵێن پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرا دەدەنە چەکدارەکانیان تا بە هیچ شێوەیەک تێکەڵ بە هیچ ڕێکخراوێکی تیرۆریستی نەبن. لە ڕاستیدا ئەمە شتێکی دیاریکراوی تێدا نییە و لەوەش زیاتری تیا نییە. ئەنتۆنی متمانە چیە کە ئەم ڕێکەوتنە سەر بکەوێت و ئەفغانستان سەقامگیر بێت؟ Well, there's no assurance. Again, I refer back to my... نا هیچ متمانەیەک نییە. با هێندەی زانیاریم هەن ئاماژەیەک بە پرۆسەی ئاشتی ئێرلەندەی باکوور بکەم. یەکێک لە شتە سەرەکیەکانی بووە مایی چارەسەرکردن لە نێوان کاتۆلیک و پڕۆتستانتەکاندا. بەرژەوەندیەکانی خەڵک بوو لەوەی منداڵەکانیان ببینن لە دنیایەکی باشتردا دەژین. چەندان دیمانم هەیە لەگەڵ ئەو خەڵکەی ئێستا ئەندامی پەرلەمانن. تیاندا هەبووە بە تیرۆریست ناودێرکراوە و لە هەردوو لایەنیش هەنکە خەڵکیان لە یەکتر کوشتووە و ئێستا لە هۆڵی پەرلەماندا بەرامبەرێکیان بە تەنیشتیەکەوە دانیشتون. بەڵام جیاوازیەکانی خۆیان وەلاوەناوە و دەستبەرداری توندوتیژی بوون لە پێناو یارمەتیدانی گەلی خۆیاندا. هیوادارم ئەم جۆرە بیرکردنەوەیە ئێستا لە ناو ئەفغانەکاندا هەبێت، لە ناو هەموو پێکهاتە و لایەنەکاندا بە حکومەتیشەوە. لەو بڕوایەدام ئەمە لە بەرژەوەندی ئەفغانستان و گەلی ئەفغانستاندایە، نەک ئەمریکا، تا ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ بەشداریکردن و نوێنەرایەتی هەمووان لە حکومەتێکی وڵاتەکەدا تا قسەی خۆیان هەبێت لە حکومەتدا. لە بیرمان نەچێت هەمیشە ناکۆکی و جیاوازی ڕوانین دروست دەبێت. بەڵام پرسیارەکە لەوەدایە، ئایا ئەو جیاوازیانە لە ڕێی سیاسیەوە کەم دەکرێنەوە یان بە توندوتیژی؟ ئەمریکاش وەک پۆمپەیۆ دەڵێت ئێمە دەخوازین یارمەتی خەڵکی ئەفغانستان بدەین تا ڕێگەی سیاسی بەکار بهێنن، نەک توندوتیژی بۆ چارەسەرکردنی جیاوازیەکانیان. Not violence as a way of resolving differences. بەڵێ لەسەر نمونەی ئێرلەندا کە ناتەوە جیاوازیشی زۆر گەورەیە لە نێوان کۆمەڵگەی ئەفغانستان و کۆمەڵگەی ئێرلەندیدا. ئەمە خاڵی دووەم ئەمە بزانم، یعنی ئەو کاتی کە خۆت لە ئەفغانستان بووی ئەو خواستە لە ناو کۆمەڵگەی ئەفغانستاندا دەبینی کە بتوانن ئەوە بە ئاسانی جیاوازیەکانیان وەلاوە بنێن. There's no avoiding disagreements. خۆلادان نییە لە جیاوازیەکان. هەرێک پاش چوونەدەرەوەی سۆڤێتی ئەو کاتە هەندێک شەڕ ڕوویاندا لە ئەفغانستاندا، وەک ئەو شەڕە گەورەی بەشەکانی ناو تالیبان بە تانگ کردیان لەگەڵ یەکتردا لە قەندەهار. ئەو کاتە مەلا عومەر لە شەڕدا بوو لە ناو تالیباندا. لەبەر ئەوە دەڵێم نا هیچ متمانەیەک نییە. کۆبوونەوەم هەبووە لەگەڵ ئەندامانی هاوپەیمانێتی باکوور، هەروەها لەگەڵ پەشتوونەکاندا. پێم وایە ئەو تێگەیشتنە دروست بووە کە شەڕ بەمانای مەرج
هەرگی ئەزمموی هەمویانە بەڵێ دەزانم کە کۆمەڵگەکانی ئێرلندا و ئەفغانی جیاوازن و لەیەک ناچن بەڵام دەخوازم هەموو خەڵکو و بە تایبەتیش خەڵکی ئەفغانستان کە بۆ ماوەیەکی زۆرە لە توندوتیژیدا دەژین هیوایان بە پرۆسەیەکی سیاسی هەبێت و هەوڵی بۆ بدەن بە شێوەیە کە دەرفەت بێت بۆیان تا کێشەکانیان بڕێوێنێتەوە بەڵام ئایا پێم وایە ئەمە هەنگاوێکی کردەیە یان ئایا هەبوونی حکومەتێکی نێوەندی چارەسەرە دەڵێم نا چونکە بوونی حکومەتێک کە کۆنتترۆلی هەموو وڵاتەکە بکات شتێکی باو نییە لەوێ هەر بۆیە دەیانەوێت عشرەتەکانیش ببنە بەشێک لەم پرۆسەیە تا خۆیان لە توندوتیژی زیاتر دوور بگرن. لە هەمان کاتیشدا بە هیچ متمانەیەک نبینێت کە دیاردەی تێرۆر لە ئەفغانستاندا تەواو بێ وکەوەی کە لە عێراق بینیمان بۆ نمونیاوی کە لە سووریا ڕاگەیەنرا کە شەڕی داعش لە عێراقدا کۆتایی پێهات بەڵام شانە نووسەکانی داعش هێشتا هەر مەترسین. لە ئەفغانستانیشدا بێژگە لە تاڵیبان داعش لەوەیە قاعیدە لەوەیە ئەمانی تر یان ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریش لەوێن ئەمریکا دەتوانێت چی بکە بۆ کۆنتترۆلکردنی ئەو ڕەوشە لە کاتێکشا بڕیارە تا 14 مانگی تر تەواوی هێزە بیانیەکان لە ئەفغانستان بکشێنەوە. I think that's a great question, and the way you phrased it is completely something that helps highlight my answer. پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر باشە و ئەو شێوەیەش کە پرسیارەکەت پێکرد جوان بوو چونکە تشک دەخاتە سەر وەڵامەکانم دژمنێکی هاوبەش هەیە و ناوی داعشە لە ئەفغانستان بۆ نمونە وابزانم 5 ناوچە لە ژێر کۆنتترۆلی داعشدان داعش دژمنێکی هاوبەشە و دەرەکیشە ئەلقاعیدە و داعش لە ئەفغانستانەوە نەهاتوون ئەوەی داعش دەیەوێت لە ئەفغانستان بیکات هاوشێوەی ئەوەیە لە عێراق دەیکرد دەیەوێت دەستی ڕابگات بە سەرچاوە ئابوووریەکانی وڵاتەکەدا لە عێراقیش هەر بە هەمان شێوە بوو هاوڕام لەگەڵ نیگەرانیەکەتدا و پێویستە زۆر بە ئاگابین لەوەی ئەو ڕێکخراوە شێرپەنجێ و بە تەواوەتی لە ناو نەچووە بەڵام لە ئەفغانستان شتەکە جیاوازە ئەو هێرشی کرایە سەر عەبدوڵڵا داعش کردبووی چونکە داعش دەیەوێت ئەم پرۆسەی ئاشتەواییە تێک بدات و دەشەوێت سوود لە ڕەوشەکە ببینێت و هەوڵ دەدات خۆی لە هەموو سوچێکی ئەفغانستاندا جێگیر بکات هەر بۆیە پێویستە هەموو لایەنەکانی ئەفغانستان ئاگادار بکەینەوە لەوەی دژمنێکەیە هەمومان دژی ئەوین هیوادارم ئەم دیاردەیە ببێتە هۆکاری یەکگرتووی لە ئەفغانستان و بە هەمان شێوەش دەبێت بە ئاگابین لە ناو هەرێمی کوردستان و عێراقیشدا. Kurdistan and the region in Iraq. بەڵێ جامادەمکی باسی لەو لایەنە ناوخۆیانەی ئەفغانستان دەکەی بابزانین ڕێبەرانی سیاسی ئەفغانستان چی دەڵێن لایەنە سیاسیەکانیش لە ناو ئەفغانستاندا ڕوانین و سەرنجی خۆیان هەیە لەسەر ئەو ڕێککەوتنەوە هەندێکیان دەڵێن سەرکەوتن لە مەزمونەدا پێویستی بە جێبەجێکردنی هەندێ مەرجی گرنگ هەن. پاش مۆرکردنی ڕێکەوتنەکە گرنگترین قۆناغی جێبەجێکردنی دەبێت ئۆپۆزیسیۆنی چەکدار دڵنیا بکرێنەوە لەوەی هەموو کێشەکان چارەسەر دەکرێن و پێویستە ئەوانی شتێکەڵ بە کۆمەڵگا بکرێنەوە و دەشبێت ڕاستگویی هەبێت لە جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنەکەدا ئاسانە ڕێکەوتنێک مۆر بکەیت بەڵام وابەستەی بێت و پەیمانەکان جێبەجێ بکەیت کارێکی زۆر قورسە هیوادارم بە سەرکەوتووی لەم ئەزمونەدا تێپەڕین. هەندێک لە سیاسەکانیش جەخت دەکەنەوە لەوەی ئاشتی لە ئەفغانستاندا شتێک نییە بۆ یەک لایەن یان دوو لایەن بەڵکو وابەستەی هەموو لایەکی پێویستە چونکە ئەم ئاشتیە وەک دەڵێن لە بەرژەوەندی خەڵکی وڵاتەکەدایە و ناشبێت ئەم دەرفەتەی ئێستا هاتۆتە ئاراوە لەبار ببرێت. داوا لە هەموو لایەک دەکەم وابەستەیان هەبێت چونکە ئەمە شتێکی تایبەت نییە بەڵکو پەیوەندی هەیە بە خاست و توێنێتی 35 میلیۆن کەسی تیونەی ئاشتین و ئاشتیان دەبێت ئەمە خاستی ئەو خەڵکەیە لە پەراویزنراوەیە جا ئەوەیە بەرپرسیارەتی هەموو لایەکە تا یاری لاوەیەکان وەلاوە بنیان لە پێناو ئاشتیەکی هەمیشەییدا بۆ ئەفغانستان. بێگومان ئەو ئاشتێ لە ئەفغانستاندا بە تەواوەتی نایە تا ئاراوە ئەگەر بێت و زەمینەی لێکتێگەیشتنی هاوبەش لە نێوان تاڵیبان و حکوومەتی وڵاتەکەدا نەیە تا ئاراوە. سەنگی و سەرنجی ئێمە لەسەر یارمەتیدانی پرۆسەی ئاشتیە تا سەر بکەوێت ئەو شاندەی حکوومەتی ئەفغانستان پێویستە فرەلایەن بێت و نوێنەرایەتی هەموو گەلی ئەفغانستان بکات و هەروەهاش نوێنەرایەتی دەستکەوتەکانی گەلی ئەفغانستان بکات. هەر بۆیە شاشی کەرەوە بە گرنگیەوە لەم ڕێکەوتنی ئاشتەی نێوان ئەمریکا و تاڵیبان دەڕوانن هەرچەندە دەژڵێن پێویستە چاوەڕوان بین تا بزانرێ ڕووداوەکان بە چه ئاڕاستە و کەرخەیەکدا دەڕۆن.
گرنگترین ڕاهەندی ئەم ڕێکەوتنەوەیە کە دەبێتە یەکەمین بەردی بناغی پرۆسەی ئاشتی ئەفغانستان. لە 10 ساڵی ڕابردوودا هەوڵی زۆر دراون تا ئەو پرۆسە ئاشتیە دەست پێ بکات. ئەمەش بەرەنجامی بەرجەستەکراوی ئەو هەوڵانەیە. بەڵام ئەوەی ئایا بەرەنجامەکە چۆن دەبێت و ئایا ئاشتیەکی ڕاستەقینە لە ئەفغانستاندا دێتە ئاراوە ئەوە پێویستە چاوەڕوان بین. ئەنتۆنی پێ دوایە هەموو لایەنەکان لە ئەفغانستاندا هاوڕابن لەگەڵ ئەم ڕێکەوتنەدا یا جیاوازیەکی قوڵە بینی لە نێوانیاندا. یەکێک لە باشترین ئاماژەکان کە ئەم ڕێکەوتنە بە شێوەیەکی ڕشت وەرگیراوە لەلایەن ئەفغانەکانەوە ئەو لێدوانەی حکمەتیار بوو کە پێش تۆزێک گوێمان لێبوو. بۆ خۆم لە شەڕێکی گەورەدا بووم لەگەڵ گەپەکەی حکمەتیاردا لەبەر ئەوە بە شێوەی کەسێتی بۆ من گرنگە. لە کاتێکدا حکمەتیار ئامانجێک بوو لە ئامانجەکانی حکومەتی ئەفغانستان و ئێستاش دەڵێت لەگەڵ بیرۆکەی حکومەتی کاتیدایە و ئامادەیە بۆ بەشداریکردن. ئەمە ئاماژەیەکی گەورەیە چونکە چەندان ساڵ ئێمە لە شەڕی ڕاستەوخۆدا بووین لەگەڵ ڕێکخراوەکەی حکمەتیاردا. لایەنەکانی تریش وەک هاوپەیمانەتی باکوور خواستیان هەبوو و بە پەرۆژ بوون تا هەموو لایەنەکان بچنە سەر مێزی دانوستاندن. لێرەدا کێشەیەکەیە. تاڵیبان فرەجەمسەرە و ڕێبەری جەمسەرێکیان کە قسە دەکات مەرجنیە قسەی جەمسەرەکانی تر بێت. بەڵام کاتێک لایەنە سەرێکەکانی وەک حکمەتیار و بەشداربووانی لۆیاجەرگە بە ئەرێنی قسە لەسەر دیالۆگ دەکەن ئەمە شتێکە هیوا دەبەخشێت. وەک مایک پۆمپەیۆوتی ئێمە ناتوانین سەرکەوتن ڕابگەێنین و ئیتر بڕۆین. ئەمە پرۆسەیەکە و ئامانجەکەش ئاشتیەکی گونجاو و بینینی بەشداری هەموو ئەفغانەکانە لە پرۆسەی سیاسیدا. ئەڵبەت بەر لە چوونی ئێمەش بۆ ئەفغانستان لە ساڵی 2001دا ئەمە نەبووە. ئەگە بە هەڵەدا نەچوو بم پێم وایە لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوودا کۆبوونەوەت هەبوو لە وەزارەتی دەرەوە نازانم لەگەڵ پەمپەیۆ کۆبوونەوەت هەبووە یان نا. ئەمێ پێم بڵێ ئەگەر لەگەڵ پەمپەیۆ هەت بۆ یاک گەورە کاربەدەستانی تری وەزارەتی دەرەوە چ جۆرە گەشتبینیەکیانەیە گەشتبینیەکە بە ئاگاهیەوەیە یا خۆت بەڵێ گەشتبینن بۆی کە هەموو شتێ سەر دەکەوێت لە ئەفغانستاندا. بەڵێ و لەسەر بنچینەی و توێژەکانم لەگەڵ وەزارەتی دەرەوەدا ئەو گەشتبینیەی هەبوو بە ئاگاییەوە بووە. هەرچەندە حەزم لە بەکارێنانی ئەو دەستەواژەیە نییە چونکە بۆتە شتێکی گشتی. بەڵام ئەوە باشترین شێوەیە بۆ دەربڕین. هەروەک هەمووان دەزانین ئێمە کردەی لەشکریمان کردووە لە ناوچەکەدا. زۆر جاری تر و لە دیمانەیەکی تریشدا ئەوە وتووە کە بە سووکی سەیری ڕێکەوتنەکە نەکرێت. ئەمریکا سەرۆک ترامپ مایک پۆمپەیۆ جەخت دەکەنەوە لەوەی هەر پێشێلکارێک بکرێت تیایدا ئەوە سەر و سەودای لەگەڵدا دەکرێت. ئێستاش کە دەگوترێت کردەی لەشکری ناکەین مەگەر پێویست بکات. جا ئەگەر داعش هێرش بکات ئەوە ئەرکی ئێمەیە ئەو پرۆسەیە بپارێزین. جا ئێمە وەک ئەمریکا بە بڕۆ متمانەوە کار دەکەین لەم دۆسیەدا. بە پشودرێژیەوە کار دەکەین بۆ یارمەتیدانی خەڵکو و ڕێکخراوی وەک ئەوەی حکمەتیار تا بەشداری هەبێت لەگەڵ حکومەتی وڵاتەکەدا. ئەمە خۆی لە خۆیدا بەرەو پێشچوونە و لە 19 ساڵی ڕابردوودا ئەمە یەکەمین جارە ئاوەها ڕەوشێک ببینین. ئەمە یەکەمین جارە لایەنی سەرەکی ناو تاڵیبان ببینین لەم پرۆسێدا. هەر بۆ یەکەمکردنەوەی توندوتێژەکان و خودی دیالۆگیش شێوازێکی سەرکەوتنە. ئێستاش پرسیارەکە ئەوەیە ئایا دەتوانین درێژەی پێ بدەین تا ئێمەش بکشینەوە؟ لە بیرمان نەچێت تاڵیبان دەخوازێت ئێمەش لەوێ نەمێنینەوە. ئیتر ئەگەر ئەوەی لایەنێکی وەک حکمەتیار دەڵێت ڕاست بکات ئەوە ینی دەیەوێت بەشداری لە پرۆسەکەدا بکات و ئێمەش بێگومان پشتیوانی دەکەین. زۆر بە خێرایی پێم بڵێتەوە وەکو تۆ ژاماژە پێکرد 19 ساڵە ئەمە شەڕە ئاشوب هەیە لەو وڵاتەدا. ئێستا لە دوای ئەم ڕێکەوتنە ئەرچی ئەمریکا چییە و ئەرچی ئەفغانەکان چییە بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکەیان. جا ئێمە وەبەرهێنانی 1 تریلیۆن دۆلارمان لە ئەفغانستاندا کردووە و هیواداریشم خەڵکی ئەفغانستان سوپاسگوزاری ئەوە بن. ئێستا کاتی ئەوەیە چۆنی لەگەڵ گەلی ئەفغانستاندا کار بکەین بۆ ئاشتەوایی و یارمەتیدانیان لەبارەی پێکێنانی ژێرخانێکی بەهێزی ئابوووریەوە تا خەڵکی وڵاتەکە سەرچاوی خۆیان هەبێت. لە بیریشمان نەچێت کۆمەڵگەی نێونەتەوەی و بە تایبەتیش پاکستان ڕۆڵی گرنگی دەبێت بۆ گەیشتن بەو ئاشتیە.
لەسەر دۆسەی نێونەتەوەی و ناوچەکە و ڕوانینیان لەسەر ئەم ڕێکەوتنە دەگەڕێمەوە بۆلات لەسەر ئاستی نێونەتەوەیش پێشوازیەکی بەرچاو لەم ڕێکەوتنی نێوان ئەمریکا و تاڵیبان کراوە بەڵام کاتێک باز دێتە سەر کشانەوەی هێزە بیانیەکان لە ئەفغانستاندا ئەوە زۆرێک لە وڵاتان ئاگاهی دەدەن لەوانە وڵاتی چین دەڵێت پێویستە بەر لە کشانەوەکان هەموو ڕێگەیەک بگیرێ لەسەر هەڵدانەوەی تێرۆریزم لە ئەفغانستاندا. وڵاتی چین لەو بڕوایەدایە کە ئەوەی هێزەبیانانەی لە ئەفغانستانن پێوەستە بە شێوەیەکی ڕێکخراوە بەرپرسانە بکێشنەوە واتە بە شێوەیەک بێت زەمینەیەکی نەرم بڕەخسێنێت بۆ خاڵی گواستنەوە لە ڕۆژی ئەفغانستاندا ڕێگەگرتن لەوەی بۆشایی ئاسایشی دروست بێت و هەروەها هیچ دەرفەتێک نەمێنێتەوە بۆ خۆبەهێزکردنەوەی ڕێکخراوە توریستەکان. ئیسلاماباد وەک خۆی دەڵێ ڕۆڵێکی گرنگی جێراوە لەم ڕێکوتنە ئاشتی نێوان ئەمریکا و تاڵیبانەکانی ئەفغانستاندا گەورە کاربەدەستانی پاکستان جەخت دەکەنەوە لەوەی ئەمریکا هەرچیکی لێداوا کردبن بۆیان کردووە و ئەوانەیشیان بە ئەرکی خۆیان زانیوە. ئیتر ئەمریکا داوایەکی زیاتری لە پاکستان نییە. پاکستان ئەوەی لەسەری بووە کردوێتی هەموو جیهان ڕۆڵی پاکستانی بینی. جایەمە هەرچێکمان کرد بێت وەک ئەرچێکی سەرەکی خۆمان کردومانە و ئێمە گرنگیەکی زۆر دەدەین بارکە سەرچەکانمان. ئێمە هیچ شتێک ناکەین بۆ دڵخۆشکردنی خەڵکی تر بەڵکو ئەرچی خۆمان بەجێگەیاندووە. لە هەندەشدا هەرگیز شتێک ناکەین بۆ دڵخۆشیکردنی خەڵک. ئەنتۆنی بۆ خۆ دەزانی ینی لە زۆر بواردا لە زۆر بۆ نەدا لە زۆر نێوەندی استراتیژدانەردا ئەماژە بەوە دەکرێت کە هێرشی لەشکری بەتەنیا بەز نییە بۆ لەناوبردننی تێرۆریزم. لە ئەفغانستاندا دەتوانێت چیتر بکرێ لە کاتێکە نیگەرانی ناوچەکە و نێونەتەوەی ژەیە لەسەر سەر لە نوێ سەر هەڵدانەوەی تێرۆریزم لەو وڵاتەدا. Well, I'm glad you had the Chinese speak on this because پێم خۆش بوو ئەو ڤیددیۆی وەزارەتی دەرەوەی چینت بەکارهێناوە چونکە چین وەبەرێنانی لە ئابووری ئەفغانستاندا هەیە و سەرچاوەکانیش هەروەکو خۆیانن بۆ بێژینگ هەرچەندە سەرچاوی تریشەن یەکێک لە سەرچاوەکانی تەکنەلۆژیای ئەم سەدەی 21 لە ئەفغانستانە ئەم وڵاتە دەوڵەمەندە لە ڕووی سامانە سروشتەکانەوە من بۆ خۆم لەو بڕوایەدام کە پێویستە ئێمە لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەیدا ڕێگە بدۆزینەوە بۆ پەرەپێدانی ئەو سەرچاوانە جا ئەگەر پەرە بە ئابووری ئەفغانستان بدرێت ئەوە زۆر کەسولایەن ئامێزی بۆ دەکەنەوە و برەوی پێدەدەن لەبەرەوە پێویستە دەستڕاگەیشتن هەبێت بەو سەرچاوانە لەگەڵ گەلی ئەفغانستاندا و دەرفەتێکی زۆری هاوکاریکردنی شەیە لەگەڵ چیندا ڕاستە ئەرکی ئێمە پاراستنی بەرژەوەندەکانی چین نییە بەڵام ئەرکی ئێمەیە یارمەتی چینیەکان بدەین بۆ کارکردن لەگەڵ ئەفغانەکاندا بۆ پەرەپێدانی ئابووری بە شێوەیەک لە بەرژەوەندی گەلی ئەفغانستان بێت جا بەلای منەوە ئەوە مەرجێکی سەرەکیە کە هاوبەشیەکی ئابووریت هەبێت لەگەڵ گەلی ئەفغانستاندا تا سوود لەو سەرچاوانە ببینێت کە توخمی سەرەکیە لە بەرەو پێشچوون و سەرکەوتنی تەواوی پلانەکان. ئەمریکا ئەگەر بیکە ئەمریکا ئەم سیاسەتە لە هەموو شوێنەکە بەکاردێنێ عێراق بنمونە هاوشێوەی ئەفغانستان بی لە عێراق کاتەوە. I was actually 10 years ago engaged. دەزانی نزیکەی 10 ساڵ لەمەوبەر بەشداریم هەبووە لە پلانێکی هاوشێوەدا بەڵام مەخابن بەڕێوەبەراتەکەی ئۆباما نەیویست تەواو بکرێت لە عێراقی پێش ساڵی 2003دا سیستمێکی بانکی گەورە هەبووە و هەروەهاش ئابووریەکی بەهێزیش هەبووە بەڵام لە دوای پرۆسەی ڕزگارکردنەوە زیانی زۆر گەورەی لێکەوت و دڵنیاش نیم هەتا ئێستاش بژاندنەوەی بەخۆوە بینی بێت من یەکێکیش بووم لەوانی ڕاشکاوانە قسەم لەسەر هەرێمی کوردستان هەبووە لە پەیوەندی بەدا بەشکردنی داهاتینەوتەوە کە بەلامەوە حکومەتی نێوەندی دادپەروەر نەبووە لەو دابشکردنەدا هەروەها لە کاتی دەستپێکردنی شەڕی داعشیشدا دەمانبینی حکومەتی نێوەندی خواستێکی ئەو توی نەبوو بۆ دابشکردنێکی یەکسانانی ئەو چەکانی دەنێردران بۆ عێراق دەبواە لە ڕێی بەغداوە بنێردرانایە بۆ هەولێر ئەمە شتێکی زۆر ناڕەوا بوو لەو بڕوایەدام هەبوونی پەیوەندێکی تۆکمەی ئابووری لەگەڵ هەرێمەکاندا ئەگەر بشێت بە بێنە چاوکردنی حکومەتە نێوەندەکان لای من باشترین ڕێگەیە بۆ دڵنیابوون لەوەی سەرکەوتنی ئابووری بۆ هەموو لایەک هەیە لە ئەفغانستان ڕەوشەکە جیاوازترە لە بەغدا حکومەتێکی نێوەندی هەیە و ئێمەش خەریکی چاکردنی ڕەوشەکەین لە ئەفغانستان وەک بارێکی باو حکومەتی نێوەندی نییە لەبەرەوە کراوەترە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ناوچەکاندا هەمیشە لەگەڵ ئەوەدا بووم کە پێویستە هێزە میلیشیایەکانی ئەفغانستان فەرامۆش نەکەین سەرۆکی ئەفغانستان باسی لە هێزە خۆبەخشەکان کرد ئێخۆ هێزە میلیشیاکانیش هەمویان
خەڵکی خۆبەخشن لەبەرەوە پێویستە کارکردن لەگەڵ ئەوانەشدا تاقی بکەینەوە کە دەیانەوێت کارمان لەگەڵدا بکەن نەک هەر ئەوەی هیچمان بەدەستەوە نەبێت و تەنها لەگەڵ حکومەتدا قسە بکەین. ئەی بۆ ئەمریکا ئەم هەنگاوانەی نەناوە ئەم بۆ نمونە ئەم ڕێکەوتنە بۆ ئێستا دەکرێت بۆ 4 ساڵ لەمەوە پێش نەکرا. So I think part of this is the momentum of the bureaucracy. ڕاستەوە ئەمە پرسیارێکی باشیشە پێم وایە ئەوە بەشێکە لەو بیرۆکراسیەتەی هەیە زۆرم ڕەخنە لەو بابەتە گرتووە دەزانی زۆرێکیش لە ژەنەراڵەکان دەڵێن ئێمە لەگەڵ کللتورێکدا سەر و سەودا دەکەین کە تێگەیشتنێکی تەواومان نییە بۆی لەبەر ئەوە کە هەنگاوێکی لەو شێوەیە دەنیت و دەچیتە ناوە ئەوە ڕوبەڕووی چەندان جۆر بەرەنجام دەبیتەوە لە ڕاستیدا من هاوڕێی پۆمپەیۆ نیم بەڵام هاوکارین پۆمپەیۆ ڕێک و ڕەوانە و ئەوەی دەیڵێت هەر ئەوەش دەکات و لێیشی پەشیمان نابێتەوە کاتێکیش دێتە سەر ئەوەی کارێک بکات دەپرسێت چۆن دەتوانین بە باشترین شێوە بیکەین بەڵام دەشڵێت تکایە با خۆمان لە شێوازەکانی ڕابردوو دوور بگرین هەر بۆیە ئێستا ئەم سەرکەوتنەمان هەیە و دەیبینین لەوانەیە ئێستاش خەڵک هەبن لە وەزارەتی دەرەوە و لە وەزارەتی بەرگریش کە وابەستەی شێوازی کارکردنەکانی پێشون بەڵامەوە تا هەر هیچ نەبێت لە دەرەوەی ئەمریکا شتەکان بەرەو باشتر دەڕۆن چونکە کارەکان بە ئاراستەی چارەسەری سیاسیدان. یەکێ لە نیگەرانیە هەرێ زۆرەکانی کە لە ئەفغانستاندا هەیە ژنان و کچانی ئەفغانستانن من دەگەڕێمەوە بۆلات بەلای ژنانی ئەفغانستانەوە پێ ناچێت ئەم ڕێکەوتنی ئاشتی نێوان ئەمریکا و تاڵیبان شتێکی ئەوتۆ لە ژیانی ئەواندا بگۆڕێ نە هەرەوەندا بەڵکو ترس و نیگەرانیشیان هەن ئەگەر بێت و تاڵیبانەکان بگەڕێنەوە ناو کۆمەڵگەکەیان. تەساوور کنیم کە تۆ بهێنە پێشچاوی خۆت لە ماوەی مانگێکدا یا 2 مانگ و نیوەی داهاتوودا تاڵیبان دەگەڕێتەوە ئەفغانستان یان دێتەوە ناو شارەکانی ئەفغانستان چی بەسەر ژیانی ئەفغانیدا دێت؟ ئایا بە ئاسانی ڕێگە دەدرێت ژنان بچنە دەرەوەی ماڵەکانیان و بتوانن لە ئۆفیسەکاندا بەبێ پۆشینی بورقە لەگەڵ پیاوەندا کار بکەن؟ تاڵیبان هیچ هەڵوێستێکی خۆی نەگۆڕیوە شێوازی ژیان و بیرکردنەوەی خۆشیان نەگۆڕیوە تەنها ئەوەندە نەبێ دەڵێن ئاشتیان دەوێت. هەروەک پێشتر ئاماژەمان پێکرد ئەم ڕێکەوتنە زمینە سازیەکی کردووە بۆ دانوستانی ناوخۆیی نێوان تاڵیبان و حکوومەتی ئەفغانستان کابوڵ وەک دەڵێ وابەستەی 100% دەوێت لە تاڵیبانەکان بۆ پاراستنی ئازادیەکانی تاکە کەس و بەتایبەتی ژنان. هیواکە ئەوەیە کە شاندەی حکوومەتی ئەفغانستان و ئەو شاندەی تالیبانیش کاتێک دەچنە سەرمێزی دانوستان بگەنە ڕێکەوتنێکی سیاسی کە مەفەکانی ژنانی تێدا پارێزراو بێت. تالیبانەکان ئاماژەیان بەوە کردووە مەفەکانی ژنان بۆ خوێندن و بۆ کارکردنیش دەپارێزن. ئەڵبەت لە دانوستانە ناوخۆیەکاندا پێویستە مەرج بەسەر تالیبانەکانەوەدا بنرێت و ئەمریکاش بەردەوام بێت لە فشارکردن بۆ سەر تالیبانەکان وەک میکانیزمێک تا بۆ مەرجانە قایل بێ. پێویستە دڵنیابین لەوەی مرج هەبن لەسەر ئەوەی تالیبان لە دۆسەی مافەکانی ژناندا بە چ شتێک رازی دەبێت و ئەگەر هاتوو جێبەجێشیان نەکرد ئەوە حکوومەتی ئەفغانستان بتوانێت بکشێتەوە لە ڕێکەوتنەکانی تر و ئەو تیرمانەی پێشتر لە چوارچێوەی چارەسەری سیاسیدا لەسەری ڕێکەوت بوون. ژنان و کچانی ئەفغانستان لە سەروەختی فەرمانڕەوایەتی تالیباندا لە ئەفغانستان لە سادەترین مافەکانی خۆیان بێبەشکرابوون و بە ئەندازەیەک دەنگیان بە زۆر شوێن و نێوەندیشان نەدەگەیشت. ئێستاش ئەو ئەزمونانەی ڕابردویان بۆتە هۆکارێکی سەرەکی نیگەرانیەکانیان. من نیگەرانی دام دەگرێت کاتێک بەبیرمدا دێتەوە ئەو 5 ساڵەی لەژێر فەرمانڕەوایەتی تالیباندا بووین چۆن لەبیر کرابووین و فەرامۆش کرابووین تا ئەو کاتەی 11 سپتێمبەر ڕوویدا هیچ گومانێکی تێدا نییە ڕوبەڕووی بەرەنجامی خراپ دەبینەوە ئەگەر بێت و کۆمەڵگەی نێونەتەوەی جێمان بهێڵێت و جارێکی تریژ وەک سیناریۆیەک بیر لە ئەفغانستان بکاتەوە کە سەرەتا و کۆتایی هەیە. لێرەدا ڕەخنەیەکی زۆر لە ئەمریکا دەگیرێت و چووکەوەها لێک دەدرێتەوە لەم ڕێکەوتنەی نێوان تالیبان و ئەمریکادا پشت کراوەتە مافەکانی ژنان و کچان لە پێناو ئاشتیەکدا کە هێشتا نازانێت چۆن دەبێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەو ڕەخنانە ڕەت دەکاتەوە. هەر جارێک پمپۆ وەزیری دەرەوە قسەی کردبێت لەسەر ئەم ڕێکەوتنی ئاشتیە لەگەڵ تالیبانەکاندا یان کاتێک باسی لە هەنگاوەکانی بەرەو پێشچوونی چارەسەری سیاسی کردبێت لە ئەفغانستاندا وەگوتم هەر جارێک باسی لەم بابەتانە کردبێت ئەوە قسەیشی لەسەر مافەکانی ژنان کردووە. باسی لەو ڕاستیەش کردووە کە پێویستە تالیبان لەگەڵ حکوومەتی ئەفغانستاندا دابنیشێت و جەختیشی کردووەتەوە لەسەر دۆسیەکانی ژنان و کۆمەڵگەی سیڤیل. جا هەموو هەوڵێکی خۆمان بەکاردەهێنین بۆ دڵنیابوون لەوەی لە دیالۆگی ناوخۆی ئەفغانستاندا هەموو دەنگەکان دەبیسترێن.
ئەنتۆنی پرۆسی ئاشتی لە ئەفغانستاندا وا خەریکە دەست پێ دەکات و لە قۆناغی سەرەتایی خۆیەتی بەڵام نیگەرانیەکانی ژنانیشمان گوێ لێ بوو. پرسیارەکەم ئەوەیە پێ دوایە تاڵیبان بیر و بۆچوون و دنیابینی خۆیان بەرامبەر بە مافە کۆمەڵایەتیەکان بگۆڕن لەگەڵ ئەم پرۆسەی ئاشتیەدا. ئەمە قورسترین بەشی گەڕانەوەی هەموو لایەنەکانە بۆ پرۆسی سیاسی. ئەلبەت مەبەستم لە دۆسی ژنانە. پێم وایە پێویستە لەمەدا سەیری پاکستانی هاوپەیمانمان بکەین چونکە پاکستانیش کۆمەڵگەیەکی زۆر ئیسلامیە بەڵام ژنانی ئەو وڵاتەمان بینیوە گەیشتونەتە ئاستی ڕێبەرایەتیکردن. کارم لەگەڵ باڵوێز شێری ڕەحماندا کردووە ئەو کاتەی لێرە بوو وەک باڵوێزی پاکستان. سەرگۆزیری ژن هەبوو لە پاکستان لەبەر ئەوە ئیسلام ئاباد زۆر یارمەتی دەردەبێت. بەڵێ لە ئەفغانستان ئەمە دەبێتە سەختی. دەزانی ئەو کاتی لە ئەفغانستان بووم لە کابوڵ شەقامێکە بوو پێیان دەگوت شەقامی مریشکەکە دەچوین لەوێ بازارمان دەکرد. منداڵ دەهاتن و دەیانوت دەیانەوێت ببنە پاسەوانمان. هەموو جارێک من یەکێک لە منداڵە کچەکانم هەڵدەبژار تا ببێتە پاسەوانمان و ئیتر بە بازارەکەدا دەیگەڕاندین. من هەستێکی زۆر خۆشم لەلا دروست دەبوو کچێکی منداڵ سوودی لەو دۆلارە دەبینی کە دەماندایە. بیرۆکەکە لێرەدا ڕەخساندنی زەمینی یەکسانی بوو و هەمیشەش پشتیوانیم لەو بیرۆکەیە کردووە. پێم وایە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکایە ئەم جۆرە بەرەو پێشچوونە ببینێت کە ژنان بچنە خوێندنگەکان ببنە یاسادانەر و پێویستە کاری لەسەر بکەین. ئەمە ئەرکی گەلی ئەفغانستانە کار بۆ ئەو یەکسانیە بکات چونکە لە پێش هەموو شتێکدا لە بەرژەوەندی خۆیانە بە تایبەتی ژنان کە ئێجگار وابەستن بە پرینسیپەکانی یەکسانیەوە. ئێمە ناتوانین ئەو یەکسانیان بۆ بێنین بەڵام دەتوانین پشتیوانیان بین. ئێستا گەلی ئەفغانستان ئەو بڕوایی لەلا دروست بووە کە ژنان ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە لە کۆمەڵگەی نیشتیمانەکەیاندا. ئیتر دەتوانین هەمومان پێکەوە ئەو بیرۆکەی تالیبان لەسەر ژن هەیەتی بگۆڕین. وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هجومان لێبوو تەواوی ئەو ڕخنانە کە دەگیرێت بە تایبەتی لەسەر دۆسەی ژنیان هەمووی ڕەت دەکاتەوە. ئەمریکا دەتوانێت چی بکات بۆ ژنانی ئەفغانستان لەو کاتەدا کێشەیە دروست نابێ ئەفغانستان بڵێ ئەمانە دۆسەی ناوخۆین بۆ ئەمریکا نییە دەستێوەردانی تیادا بکات. Well, I think that's going to be the ultimate outcome is the Afghan government. پێم وایە ئەمە لە کۆتاییدا هەر دەبێت حکوومەتی ئەفغانستان خۆی ئەو ڕەوشە چاک بکات بەبێ ڕەچاوکردنی ئەوەی ئەمریکا چی دەکات. هەر بۆیە دەبێت زیرەکانە کار لەسەر ئەم دۆسەیە بکرێت. لە کۆمەلگا ئیسلامیەکانی تری وەک پاکستان، عێراق، هەرێمی کوردستان ژنانێکی بەهێز ڕۆڵی خۆیان هەیە لە حکوومەت و لە کۆمەلگەکانیشیاندا. لێرەشەوە هانی هەموو لایەنێک دەدەین لەناو حکوومەتی ئەفغان و لە کۆمەلگەی ئەو وڵاتەشدا تا پێکەوە کار بکەین بۆ و پێشبردننی ئەم دۆسیە گرنگە. لێرە لە واشنگتن زۆر کەسی ئەفغانی دەبینم کە لێرە ژیاون. پێویستە ئەوانە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان و یارمەتی هێنانە ئارەی گۆڕانکاری بدەن لە وڵاتەکەیاندا. ئەوانەی لێرە دەژین یان لە وڵاتانی تریش پێویستە بۆ ماوەیەک بگەڕێنەوە وڵاتی خۆیان و یارمەتی وڵاتەکەیان بدەن بگەنە سەدەی 21 و ئەمەش لە بەرژەوەندی خۆیان و ئێمەشە. بەرەو کۆتایی بەرنامەکەم دەڕۆم و ئەمایان دەکەمە دوا پرسیارم. ئێستا لە ناو واشنگتندا بۆ خۆ دەزانی سەر وەختی ئامادەکاریەکانە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە مانگی 11دا زۆر گوێمانەوە دەبێت دەڵێ بەڕێوەبەرایەتەکەی ترامپ بۆیە ئەم ڕێکەوتنەی لە ئێستادا کردووە تا بۆ دۆسەی هەڵبژاردننی خۆی بەکاری بێنێ. وایە؟ بۆ زانیاری من ڕاوێژکاری هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆک ترامپم و لە هەموو تۆڕەکانی ئینتەرنێتیشدا هەیە. هەر لە یەکەم ڕۆژیشەوە پێشنیازی سەنگی خستنە سەر ئەفغانستانم کردووە وەک ئەفسەرێکی لەشکری کە لەوێ بووم و هەروەها وەک کەسێکیش کە باوەڕم بەوەیە هێشتا کۆدەکەمان نشکاندووە تا چارەسەری بکەین. ئەم بیرۆکەیی لە ئێستادا هەیە پاش 3 یان 4 ساڵ لەم بەڕێوەبەرایەتیە نیشانەیەکە کە بەڕێوەبەرایەتی نەیویستووە پەلە لەم هەلومەرجە بکات بەڵکو هێدی گەڕاوە بە شوێن چارەسەردا. بەڕێوەبەرایەتی چەند ساڵێکە کار لەسەر ئەم دۆسیەیە دەکات وەک پۆمپەیۆتی ئێمە هەوڵ نادەین سەرکەوتن ڕابگەێنین بەڵکو دەمانەوێت بڵین پرۆسەیەکمان هەیە. ئەمە بێلەوەی سەرۆک ترامپ دەیگوت دەیەوێت کۆتایی بە شەڕەکان بێنێت بەڵام ئەم دۆسیە تا مانگی 11 کۆتایی پێناهێت. سەرۆک و هەروها پۆمپەیۆ ڕازگۆن کە دەڵێن ئەمە پرۆسەیەکە و دەمانەوێت جێبەجێ بکەین. پرۆسەیەک بەرەنجامەکەی ئاشتەوایی هەموو
لەلایەنەکانە و هێنانە ئارای ئاشتیە نەک سەرکەوتن و سەرنەکەوتن ئەمەش ئاماژەیە بەوەی بە گرنگیەوە لەگەلی ئەفغانی دەڕوانین نەک ئەوەی ڕاگەیاندنی سیاسی بدەین بەڵکو وستنی چارەسەرێکی پڕبەهایە بۆ ئایندە. ئەنتۆنی زۆر سپاس زۆر سپاس دەکەم. جازیزانم تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵین و شەوتان شە.